ئەم ڕۆیادی هەژ ساڵەی کردەوە تیرۆریستیەکەی بەردەرگای مەڵبەندی هەشتی ڕێخستنی خانەقین کە لەو کردەوە تیرۆریستیە 38 شەهید و کۆمەڵی برینداری قوربانی ئەو کردەوە تیرۆریستیە بووە. بەداخەوە کە ئەڵێم بەداخەوە لە هەموو یادیک لە هەموو مناسبەتی کە باس لە شەهید دەکەین و ڕوودەممان بەرەو حکوومەتەکەین کە خزمەت بە شەهید بە کەسوکاری شەهید و قوربانیدان و بریندارەکان بکە، بەڵام بەبێ بایەخ بەبێ ئەوەی گوێ لە قسەکان بگرن تا ئێستا کەسوکاری شەهید تووشی ئەنواعی کێشە و گرفت و معانات بووە بەبێ ئەوەی وەزارەتی شەهیدان و حکوومەتی هەرێم حرەکەیەکی جدی بکە لەسەر داواکاریەکان و خزمەتیان بکە. سەرەتا ئەوە لەم کردەوە تیرۆریستیە کۆمەڵی بریندار بووە کە تا ئێستا حکوومەت نەیەتوانیوە ئەو بریندارانە چارەسەر بکە. جگە لەوەیش کە کۆمەڵێکیان پێویستیان بە پارێنێتەنە هەرەوە ڤیزەیەکیان بۆ دابین بکرێ ئەوە بڕۆن بۆ دەرەوەی وڵات چونکە لە ناوەی وڵات عیلاجیان نییە ئەوەشیان بۆ نەکراوە.